چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. عمر چییە؟ نازام هەستەکەم زەختی سرم نەختێک وژ ئاوا هاتوویەت وەڕوە گێژ و مەڵاش چاگە بچینە دەرەوە جێ بگۆڕین. وەی بە چاوم ئاواکە ڕشک و پێشکاکە یا ئەڵڵا خوایە عمر ژنەکە هیلاکم بەخوا ئەوخوا ژنەکە هیلاکم نەکەوی ها جەڵدە نییە؟ نانەبا بنە بەخوا هیلاکم بەخوا بە تەلەفۆن کە بۆ ئیسعاف نەبا بە ئیسعافی چی کاکە نەخۆم بەشک و چاکمەوە ئیسعافی ناوێت چی بکەم بۆ کێ بەرە؟ نانە تەلەفۆن بۆ هینەکەم ئێستا بۆ کێ؟ تەلەفۆن بۆ تۆفیقەکەم معاون تو بێ ئەوەی براکەی ڕەفیق؟ تۆ ڕاوەسە یەک خێرا بۆی بکە. یەک دقیقە خێرا 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 ئازارەکەم زیایی کرد ئازارەکەم زیایی کرد ڕاوەسە بەشکەم زوو بێدە خێرا دە باشە دەبێ نابێ بیدۆزمەوە ڕاوەسە هاتی ئەوە تاتی نەوەڵ ئەوە ڕەفیق ئەوە شەفیق ئەوە نامیق ئەوە فەریق ئەوە تۆفیق دەبێ بکە دەبێ بکە دەبێ بکە یەک دقیقە چییە؟ کوا هینەکەم هینەکە چییە؟ ئەلۆ تۆفیق فریام کەوە دڵ مەڵێت تەپ 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 هەتر نازانم دڵم سەریع بۆ کاکە خێرا سەریەکەم لێبە نازانم مەڵێت چی خوا دوو چوو زانم دە تۆ وەرە خێرا دڵم خێرا دڵم سەریع لێە چی خواردۆ چی خوارد ئەڵێم تۆ بڵێ هینۆکەکە نەوێ نۆکە زۆر خوارد هەرێ دەبەسە هەناسەم هەناسەم عمر عمری چی عمر لێ بووە نه دە تۆ هەستە عمر خیرە تێبێ ئەیڕۆ تۆ بڵێ زوو بێ تۆفیق بە حیسێتم ئەو سەیرانم لە هیچ ئەو دڵمە دەقێت بەخوا خۆشە جەماعەتی لێیە چۆن خۆم ڕزگارکەم چۆن لەم ژنە نەجاتم بێت سەیرانێکی خۆ ئای ئەوەی گێژێتەکەم بۆ هاتە عمر وێرانە عمەر فرد کوێ دێشە عمر حەڵەچم چا ئاوا خولێتەوە وەش دڵم سەریع لێ یا ژنەکە ئەبێ خوێنێ بەرز و نزمەکە یا نایەت و بڕوە وەی عمر ئەنوژنی عمەرە درێژی چەشانازیم پێوە کردی ئەکێ بمبا بوو بازار بە عەشەکەشی کەم بوو بەشی فیلەر و بۆ دۆکسەکە بینا کردوی کێ گۆرانی ئەی بەلار و بەلارەوە عومەرێگیان چە بکارەوەی عومەر قوتان نەبردم تو بواگە چی بکەم تەلەفۆنکەم بۆ کیە؟ کێیەت؟ تۆفیق نێویە تۆفیقی برا ڕەفیق؟ پیاو ساختە چێکە نەڵێ چاپزەکە باوڕەکەی ئەوە هەدە ڕاکە لێ بکەرەوە ڕاکە هیلاکەم هیلاکم بەس ئەم نەجاتم ئای تۆفیق فریام کەوە تۆفیق کاعمە گیان عمەر فرد ئەوە بوو ئەوە چیتەوە کاعمە؟ دڵم سەریع لێ ئاخەری کە ئەمرم ئەدە تۆ هەڵسە ناتوانین دانیشیاتی؟ ئەخی گێژە بێنە دەستی بێنە؟ ئەدە تۆ خێرت بەرەبەر خۆ ماڵە ئاوێ قاچ ڕاستکەرەوە؟ تۆفیق سەرم گێژە خۆ نانە ئیشەڵڵا هیچ خوا کاعمەر گیان لە کاتمان گرت هێرچی و حەمام نەبا بە حەمامی چی؟ ئەوە چییە؟ کاعمەر گیانەوە ئەشیاگانی تایە ئەی کات تۆفیق نەعلی تایە ئەوەی عەمەلیاتە؟ نانە براژنەوە ئەوە عەمەلیاتی هینە ئەوە نەعلی ژووری عەمەلیاتە ئەترەوە تێکەوە تۆفیق زۆر هیلاکم عیلاجم کە باشە تۆ عیلاج دەکەم دەتەی بە قوربانە بم یەک دقەتە توی دقە سەبرە بێ کاکە تۆ زەخیرە بەرەبەر خۆ چۆنە بێ دڵم زۆر سەریع لێیە تۆ ئەدی سەدەکەیە محاولە کە ئیزنی بێ ئەو دیو ئەدی یەک دقە ئیزنی بێ ئای هیلاکەم ئەدی چیم لێکەی وڵا براژم وەزەی خراپە بەخوا ئەزانین شێنتیاباتی زۆرە و زەختیشی دابەزیوە ئەی چی بکەین؟ من ئەبێ سێ دانە شریقەی بە قوتی بۆکەم تێکەڵا دەرزی لێنی زۆرە ترسێ جارێکیان سەردەواڵە پێوە یا گەڕەکیە ناسێر بە لە حەیان بردم کاعمەرە دەزیێت لەنا عەزم لە دەرزینێ دووە ئێدە باش هێک حەلیتر هەیە کاعمەر ئەم شافانەیە شافە دەبڵاڵن لە دنیا نیە دەبڵن ئەخورێ نەوەڵە ناخورێ ئەجا براژن عەزر نەبێت تا ئیشیەوە شافشتەی بۆکەم تۆ بە جما بێڵی چکە تۆزە ئیشەکە تایبەتە بەشکەم چاکی ئیشەڵڵا خەمی عەمەر وڵا ڕاستەکەی هیلاکم بەخوا زۆر خوا گەوری ئیشەڵڵا دوو تەحمل کە بڵێ چاپم و بەخوا زۆر هیلاکم چاکەوی زیاد لە حەد ئەی تۆ بەشەری لەو تا ئاوالیەکەم بۆ تێناگەی ئەرە تێناکەم کاکە مۆزۆر چییە کاکە وتم بیکەرە ئەو دی با دوو قسە لەگەڵا بکەم خێرە چییە لە خۆتۆ شری قەوشتم لێنەی خۆ کردنەکەی وەڵڵا ئێستا بە تەمام و دەرزی و حەزەکە بابە هیچم نییە ئەی هیچم نییە ئەوە
لەبەر ژنەکەم ماوت کاکە سەیرانێکمان ساز کردو نیازی بم با بۆ بازار بۆ جلکردین لەگەشی هاڕۆی وەڵی لەوێ قاسم و جاسم و باسم هەرو سیانەشن والله ئەی نەوزاد و شێزاد و شازاد ئێ باشە کاکە شش کەسێکن کوورە وەڵا زیاتری بەبابە وەڵا کاولاو هەمویانیان هەرمیان جا ئەڵێم سێبرام هەیە بۆ لەگەڵ خۆمانیانێنم بۆ نە جەرچەکە خۆتە بکێ بکەن شەفیق و ڕەفیق و تۆفیق وەڵا بیهێنە ئەرە وەڵا ئەیوانە باش بەس ئێستا تۆزیکە کە هادیتر بە قوربە وەڵاهی و چاکەتەوە جوانەرەوە چییە جوانەوە من نیوەی لە جلی کوردیەکی نیوی لە ئەفەنی نەوەڵەوە زین چێکا عمەر ئەو ماوەی لەم پێش متابعی فیلمیشی ئەمیتاب بەجانم کرد لە بەریا بوو زۆر جوان بوو سەفەرێکی هندستانم کرد و لەوێ کڕی طبعا بە قوربانم تۆ ڤیان تۆ عەزیەتی کێشە ڕۆحەکەم هاتنی خۆت چێک بەخوا دەرینیان ئەوە دەتۆس نامەوێ بابە تۆش باڵ و مناڵێ وەڵی کاری بە قورئان نە تۆ یەک تۆ 10000 پێ 10000 بوو تۆ بمەریە پارەم هەڵ نەگرتووە کاکەجان مەسەلەی کەسابەت جیاواز و ڕەفاقەت جیاوازە فەرم ئەو دازە پێتە دەیتر نەوەڵە تۆ چەندی کەو پێیە وەڵی ها ئەو وردانشم پێ تۆ وردانم بەرێ ئێ تریجۆ بگرە ئەمە یەک ئەمە دوو ئەمە 3000 تۆ 3000 لێ بگرە ئێ وەکو گردنی دایکە پێ ئازابێت خ باشە قەینا ئەوە تۆ دەلای من خ باش کەسی بینیەوە بە بەلاژیش کەسی هەزار کیە نەنە کاکە تۆ ئێستا تۆ دەلای منە ئێ ئەو سێژ بۆ خۆت ئەوە بەڵێستا کە حالی تر نییە بڵێ خەریکە چاگە بێتەوە ئەبێ بچێتە پارکێکە و باشە، بەتەنیا باشە. ئای چاکە بی تۆ فێر نازانم ئازاری زۆر بوو تۆ فێر دەرزێکە تۆ فێر دەرزەکەی کوێرایی داکردبی کوێ زۆری ئەشەیە لە ئێسقان چاکە بێتەوە بەخواتر براژنەوە دەردیشتم بۆ لیاوە بەڵام نازانم عیلاجم چی بێت دکتۆر تۆفیق عیلاج سابە براژنەوە براژن عیلاجی ئەم کابرا ئەگەر تێ چاک بێتەوە بێتەوە سەر خۆی ئەبێ بچێتە پارچێکەوە بە تەنیا بێ نابێ بچێ بۆ یەک شوێ باشە براژن ئەی تۆ بڵێ لەبورێت تۆ لەبێ نابورێتەوە لەبێ هەوایکی باگەڵ بژێ بەزێ بە تەنیا بێ ئاگادار هەر بێت تەنیا بم هەر بێت تەنیا ناکرێ باشنەکەشم لەگەڵ ما بێ نابێ ئەخر نابێ بەخوا براژن نابێ ئەی بە تەنیا بێت تۆژە مێشکی ساڵ بێ باشە باشە جا من نازانم وەڵاهی تۆ بڕۆ ئەرەوەڵا بام بۆ اینجا ئەڕوا دژنەکە بە ئەو بڕوە حەزەکەی ئیتر وا من ئەبێ تەنیا بڕم بۆ پارکێک وانە چارم نییە ئەوەڵا جا لە بەرەوەی من مەرەخەسە مەگەری منە من ئەڕۆ دەبا بڕوە نەک نەخۆشی تری چیەکەی ئەو حەبی پیشانێم حەب بیکەرە ئەو دیبا دوو قسە لەگەڵا بکەم خێرە چییە لە خۆتۆ شری قەوسم لێنی خۆکردنەکە والله ێسا بە تەمام و دەرزی و حەزت بابە هیچم نییە هیچم نییە ئەوە لەبەر ژنەکەم ماوت کاکە سەیرانێکمان ساز کردو نیازی بم با بۆ بازار بۆ جلکردین لەگەشی هاڕۆی وەڵی لەگەڵ قاسم و جاسم و باسم هەرو سیانەشن والله نەوزاد و شێزاد و شازاد باشە کاکە شش کەسێکن کوورە وەڵا زیاتری بەبابە والله کاولاو هەمویانیان هەرمیان ئەجا باشە بۆ یەکجایی منیش نابێت خۆتا لەگە دوو برادەریتر براژن بە یارمەتیان من ئەبێ بەجێتان بێڵم نە دانیشە باش نەکەو ببینم بەخوا بێ حیابەرم لە یاژنەوە شتی تریشی زۆر هەیە بۆ یە گێڕمەوە ها برانە ڕۆکا عمەرەمە ژنێت یا مخابراتە کاکەم لە ڕۆخ حافیز جێمەیەڵێ ئەوەڵا عەمرن نەمێنێت تۆفیقی موزەمیت هەتی وەرە دەرزی لێ نەیامەڵێ بە درۆ بڵێ دەرزی لێ یاوم ساختە چی وام نەبینی و زۆر عیبە ئینسان ئەوە تەسەڕفات و هینی ئەوەی ئەی ناچی بۆ سەیرانەکە و سەیرانی چی بۆ ناچم بۆ سەیران ئەی مەجلیسی قاسم و باسم و جاسمی تیابێ من بە نەعلەت یەکەم هەر ناچم ئەی بچی بۆکیۆ بازار ئەی دەباشە با بچم خۆم بگۆڕم دەبڕۆ بابە ڕەش بێ قاسم باسم جاسم لەگەڵ تۆفیقی بۆ زەمیدا چه بەزمێکیان بۆ دروست کردو چاکەتی کردی هەمی تا بابەجان